پێنتاگۆن لە راپۆرتی ساڵانەی خۆیدا بۆ کۆنگرێسی وڵاتەکەی وردەکاری پەیوەندی نێوان پەکەکە و میلیشە شیعەکانی سەر بە ئێران لە عێراق و شنگال بە تایبەتی دەخاتە ڕوو. لە راپۆرتەکەدا هەڵسەنگاندنی یۆنامی لەسەر ڕەوشی شنگال و هۆکاری نەگەڕانەوەی خەڵکی ئاوارەی ئەو شارە بۆ سەر ماڵ و حاڵی خۆیان خراوە تا پێشەکی راپۆرتەکە و تێیدا هاتووە. هەبوونی پەکەکە لە ناو شنگال هۆکاری بردومانە بەردەوامەکانی تورکیایە لە ناوچەکە و بووەتە هۆی زیاتر تێکدانی دۆخی ئەمنی. یۆنامی دەڵێ سەرەڕای هەبوونی ژمارەیەکی زۆر ئاوارەی خەڵکی شنگال لە کەمپی مەخمور، بەڵام هەبوونی پەکەکە ڕێگرە لەوەی UNHCR هاوکاریەکان بگەێنێتە خەڵکی. پێنتاگۆن دەڵێ بێجگە لە پەکەکە و یەپەگا چەند گروپێکی دیکەی میلیشیا لە ناو شنگالدان. یەپەکە چەکدار لە سووریاوە دەهێنێتە ناو شنگال و حکوومەتی هەرێم لەم کارە نایاساییە نیگەرانە و داوای چارەسەر دەکات. وەزارەتی بەرگری ئەمریکا لە راپۆرتەکەیدا بۆ کۆنگرێس پشتیوانی لە ڕێککەوتنی شنگال دەکات لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بە باشترین چارەسەریشی دەزانێت بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە. وەزارەتی بەرگری ئەمریکا بە بەڵگەوە بۆ کۆنگرێسی وڵاتەکەی ڕوون کردووەتەوە لە نێوان پەکەکە و میلیشە شیعەکانی سەر بە ئێران لە شنگال و دەوروبەری پەیوەندیەکی توند و تۆڵ و هاوکاریان هەیە. بە شێوەیەک میلیشە شیعەکان خۆیان کردووە بە قەڵغانێکی سیاسی و پەکەکەیان لە ژێرناوی خۆیاندا شاردوتەوە. بەمەش لە پێشێلکاریەکانیان بەرامبەر بە ڕێککەوتنی شنگال بەردەوامن. هەندێک جاریش ئێران بۆ ڕوبەڕووبوونەوەی هەژموونی تورکیا لە ناوچەکە بەکاریان دەهێنێت و فەرمانیان پێدەکات هێرش بکەنە سەر تورکیا لە ناوچەکە. چەندین جاریش میلیشیاکانی سەر بە ئێران هێرشیان کردوتە سەر بنکە سەربازیەکانی تورکیا و موشکباریانیان کردوون. ئەمانە تورکیایان نیگەران کردو و بەردەوامە لە بردومانەکانی کە بەهۆیانەوە سەدان گوند لە هەرێمی کوردستان چۆڵ کراون و بە هەزاران گوندنشینیش ئاوارە بوون. نەریمان هەورامی، کوردستان 24.